شکریە ئەو زارۆکە ئاوارەیە چەند کە سوکارنوێ هاتنە کوشتن ژلەیە چەکدارن داژڤە ڕابە بگوت ناوزان وسترانە وەک وەفادارێک بووان کە سوکارن خۆ و دبێژێت ئەس ئەڤێ چەندێ دێکەمە نامەک و بۆ جانێ هەموو کەشینم گالێ دەنگێ وێڤەدا پێژیران سۆندەکێت خومە بدەستێ شێخە بکولکێت فەقیران کەسش داعشل شنگالێ نابێتە میران هەتا بەرەک هەیە زکێ بەستال بنێ بیرام هەتا زارۆگێ دەستێ دایکێ نەبێتە کالە مێران حەرەبۆ جینارۆ بێ ناموسۆ مامە چ کرد بۆ مەزارێت مەپەقاندن وەکە توژنێت مەڕەڤاندن وە سەرێ زارۆکە و کالە مێراوە بڕاندن ئەف زارۆکە یا کوژێوێ نە ساڵنت بێژێت مگەلێک حالەتین کوشتنێ دیتم چاوێ خۆ دەمێ داعش ستر شنگال داگرتی و دبێژێت مدیت گەلێک تەعدەیژی کردن ئەلهەمبەر کچ و ژنێن شنگالێ و هەردەم ئەف دیمە نەل بەر چاوێن منن لەورە ئەسترانە سەروان کچ و ژنات بێژم ئەچمە مەدرسێ سەفا ددوێمە خەڵکێ شنگالێمە هۆزانە گۆ سەروان کەچکو ژنێت کە کەتینە دەستێ داعشدا ئەف زارۆکێ چی دەشتینا نێزان مرین ئەڤێت کەل دەستێ داعش دە سەرجی گرین ئەف زارۆ سەروان ڤەجی گری شیرینام کەڤۆکە بێپەرم جەنگێ vêşkênandûm هاوان کافرام شیرینا من هاتوون بعێدێرە شێخایە بەرێ خودا بووە حەجایێ زدیایە بابەشێ حەلال کردبوو لیکان یاسپیام بۆ جەنێم قبول کردبوو کێچکەکە بکریا کەیسا شنگالێ دەنگی خۆ بەدال سەرانسەری جیهانێ نەبتنێ الجەم مەزنا بەلکو الجەم زارۆکە ژی ئەوێن دیمەنین کوشتن و زوڵم و زۆدارێ بچاوێ خۆ دیتین نۆکە ئەو هەوڵدن کو ئەڤەیەکێ بکەنە نامەک وش بۆ جانێ هەمووێ بشینن وەکی ئەوت بێژن داعش چەند هەوڵا بکەت و زارۆکن دناو دەستێت واندا فێری کوشتن و توندڕەویە بکەت لێ نەکارت مەزارۆکە دن بخاپینت چونکی نامەمەیە ئاشتیەیە ئۆمە ڕەشید ئێن ئارتی پەرستگە هەلالش